خۆشەویستانی کورس سەهەد نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پارۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لە هەرێمی کوردستان چوار دامەزراوەی سەرەکی هەیە و وێڕای ئەوەی پەرلەمان کاری یاسادانان و چاودێریکردنی یاساکانە، بەڵام فۆکەسە گەورەکە لە ڕەخنەگرتن لەسەر کاری پەرلەمانی و پەرلەمانتارانە. لە چەند ڕۆژی ڕابردوو بابەتێک کە هەموو هەرێمی کوردستانی بەخۆیەوە سەرقاڵ کرد سەردانی ژمارەیەک پەرلەمانتاری فراکسیۆنە جیاجیەکانی پەرلەمانی کوردستان بوو بۆ بەڕیتانیا و بە تایبەتیش بۆ شاری لەندەن. لەوێ گفتوگۆیەکی زۆر هەبوو لەسەر سەردانیکردن ئەو سەردانانە چ کاریگەریەکیان لەسەر پرۆسەی کاری پەرلەمانتاری هەیە، سوودێکیان بۆ هەرێمی کوردستان هەیە. ئەرێر بەڕاست پەرلەمان شوێنی دابشکردنی موچە و یان وزە و سامانە سروشتیەکانە، یاخود ئەوان بە ئەرچی خۆیان هەڵەستاون. بۆچی ئەو ڕەخنە توندە لە ئەوان ئەژیرێت؟ ئەم شەو لەگەڵ دوو پەرلەمانتار گفتوگۆ ئەەکەین لە ستۆدیۆکانمان. بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی فراکسیۆنی چێتی لە پەرلەمانی کوردستان، کاک باڵام بۆ بەخێر بێت. زۆر سپاس. هەروە لەو لێرەوە بەڕێز یاسین خدر پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان، بەڕێزیان لەو لێرەوە لەگەڵمانە. بەڕخسەتی کاک باڵام بۆ لەگەڵ کاک یاسین گفتوگویەکەکەین، ئەو هەندێک ئیلتیزاماتی هەیە. کاک یاسین سڵاو لێبێ، ئەم کاتت باش. سڵاو لە بەڕێستان. کاک یاسین هەر بەڕاستی ینی بۆچی بەو شێوەیە پەرلەمان و کاری پەرلەمانتاری خراوەتە ژێر ڕەخنەی توندەوە؟ ئایا جیاکاری ناکرێ یاخود هەستەکەی بەدەستی ئەنقەست بێت؟ سڵاو لە هەموو خەڵکی کوردستان، سڵاو لە بەڕێزیێشیت بەنای خۆی گەورە میهرەبان. دیارە کە ئێمە کراوین بە هەدەف یان هەر پەرلەمانتارێکی بەڕێز دەکرێت بە هەدەف، ئێمە نوێنەری خەڵکی کوردستانین کە نوێنەری خەڵکی کوردستانین لەسەر لەستی حیزبەکیش لە کوردستان ئێمە خۆمان کاندید کردووە. دیارە هەدەف لەو هێرشەی کە دەکرێتە سەرمن وەکو هەدەفی شخصی نییە، بەڵکو هەدەفە بۆ سەربزوتنەوەی گۆڕان کە بەشدارە لە حکومەتی هەرێمی کوردستان. ئەوە ناگەڕێتەوە بۆەوەی کە من هیچم کردبێ یان هیچم نەکردبێ، بەڵکو ئەوە هەدەفیان ئەوەیە کە هێرش لەو ڕێگەیەوە هێرش بکەنە سەر بزوتنەوەی گۆڕان. بەڵێ کاک یاسین، مەبەستی ئێوە لەو سەردانە چی بوو بۆ لەندەن؟ مەبەستی ئێمە لەو سەردانە کە بەڕێز کاک باڵام بۆشمان لەگەڵ بوو، مەبەستی ئێمە سەردانکردن بوو بۆ پەرلەمانی بەریتانیا و بۆ چەند شوێنێکی تر. مەبەستمان ئەوەیە کە بتوانین بزانین ئێمەش پەرلەمانی وڵاتان ببینین و بزانین ئەو ئەزمونەی کە لەوێ هەیە بتوانین لێرە لە کوردستان ئێمەش بتوانین وەکوان وڵاتی خۆمان پێشخین. خۆمە بۆ کەیف و سیاحی نەچوینە، ئێمە ئەگەر بۆ کەیف و سیاحی چوبین بە حەوت ڕۆژان ناچین و ناینەوە. بەڵێ پێت وایە بۆچی لەوێ ئەو بە تایبەتی ئەو بابەتە لەسەر بەڕێزت دروست کراک لە کاتێکا تۆ هەمیشە وەکو خەڵکێکیان کوڕی هەژار بووی یان لە شەقام بووی، بۆچی پێت وایە ئەمە بۆ دروست بوو؟ ئەوەی من پێت دەڵم ئەوەلی پێم گوتی ئەوە هەدەفی من بۆ هەدەف نەبوو بۆ من، بەڵکو هەدەف بوو هەدەفیان بزوتنەوەی گۆڕان بوو. لەبەرەوەی بە حکمیەوەی من ئەندام پەرلەمانی کەم لەسەر لەستی بزوتنەوەی گۆڕان، بزوتنەوەی گۆڕانیش ئەو ڕۆکە چۆتە حکومەتی ئەوەیە مەسەلەکە، نەک ئەوە منەوە. لەبەرەوەی من بە شخصی هیچ کێشەیەکم لەگە هیچ کەس نەبووە. باشە کاک یاسین، لە کاتێکا پەرلەمان شوێنی یاسادانانە و چاودێریکردنە، ئایا ئێوە لەو نەک بەڕێزت مەبەستم هەموو پەرلەمانتارەکان بە هەموو فراکسیۆنە جیاوازەکانەوە نەتانتوانیوە کاری پەرلەمانتاری خۆتان هەستن یاخود هەستەکەن ئەو وێنەیە شێوێنراوە، چکە موچە و مەسەلەن بابەتی تری تەنفیزی لە حکوومەتەوەیە؟ بۆچی تا ڕادەیەک ڕەخنەکان لە پەرلەمان باڵاترن یان بەرفراوانترن؟ خۆی ئەزان خۆی بوجە و موچە ئەو هەموو ئەو شتانە پەیوەندی بە بوجەی حکومەتی هەرێمی کوردستانەوە کە چەند ساڵە بوجە نێ ناوەتە پەرلەمان، کە نادۆتە پەرلەمانی بۆ یەکەم و کورتی زۆرن حکومەتی هەرێمی کوردستان لە ڕووی هەموو کەرتەکانەوە، کەرتی تەندروستی، کەرتی ڕێگاوبان، کەرتی کشتتوکان، لە هەمووی کەم و کورتیە. کاتێک کە بوجە هاتە پەرلەمان، ئەوە ئەو کاتی ئەندام پەرلەمانەکان دەتوانن دیفاع لە قوتی هاوڵاتیان بکەن. بەس کاتێک کە بوجە نێتە ناو پەرلەمانی کوردستان، ئێمە چ بکەین؟ ئێمە تاوانمان چییە؟ ئەوە حکومەتی هەرێمە بوجەی نایەنێ و دەبێت پەرلەمانی زەخت بکاتەوە. ئێمەش هەمومان دەزانین
این هەر 111 ئەندام پەرلەمانەکە کە زەختی زۆرمان کردووە گەرگەر حکوومەت بودجەی نێنێ خۆمە هیچمان پێ ناکرێ کاتێک کە بودجە دەتوانین ئێمە باسی قوتی هاوڵاتی بکەین باسی مەعاش بکەین باسی وانەبێژی بکەین باسی مامەستای بکەین باسی هەموو چین و توێژەکان بکەین باسی ئێمە کاک باڵام بۆ دەزانێ ئێمە 4 ساڵەوە بۆ نسکەی 5 ساڵ ڕۆیشتین داوا دەکەین بودجەی خانەنشینی ئاسایشی پۆلیس بێ نایەنە پەرلەمان ئێگە کە نێنین چ بکەین ئەو یاسای بودجێکی تایبەت دابنرێ بۆ ئاسایش و پۆلیس پۆلیسێک ئێستا بە 250,000 خانەنشین بکرێن. باشە کاک یاسین کەواتە بەهۆی ئەو ڕێگریانەوە هەستەکەی مەسەلەم ئەرکە قورسەکەیان وای کراوە کە پەرلەمان ببێ بە شوێنی ئەوەی کە هەرچی گەندەڵی و ناشیرنەکانە پێی هەڵواسترێ بۆی بکەوێتە ژێر ڕەحمەتی ڕەخنە خۆی ئەزانی چۆنە پەرلەمان ئیش سێ ئیشی هەیە کاکەزانە ئیشێکی یاسا دانانە ئیشێکی چاودێریکردنی یاسایە ئیشی تریشی بودجە پەسەکردنە تێگەیانی بەجددی هەتا بودجەنێتە ناو پەرلەمانی کوردستان بودجە دیاری نەکرێ بۆ هەموو کەرتەکان خەڵک هەموو چاوی و ڕەخنیان لەسەر پەرلەمانی کوردستانە خەڵکی کوردستان حەق خۆیەتی کە ڕەخنەی لە ئێمە بگرێ ئێمە نەمانتوانیوە زەخت لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەین بودجە بێنێتە ناو پەرلەمان ئێمەش نوێنەری خەڵکی حەق خۆیەتی بەڵام بە شێوازەکان نەک بەو شێوازەی کە تۆ بتەوێ کەسێک بشتێنی. کاک یاسین ئێوە بەتایبەت مەسەلەن جەنابەت دوای ئەوەی کە حزبەکەت یان زوتنەوەی گۆڕانچۆتە حکوومەت واستان لە ڕەخنە و ڕەخنەگرتن هێناوە مەسەلەن بێدەنگ بوون بەرامبەر بە ئەوە هۆکارنێک کە خەڵک ڕەخنەتان تونتر لێگرێ یاخود بێدەنگ نەبوون ئێمە کاکەزانە ئێمە هەر حیزبەکەمان لەسەر ڕەخنەی دروست بووە ئێمە بۆ خۆمان ڕەخنەما قوبوڵە و ڕەخنەشمان هەموو دەمێگرتووە بڕۆم با خەڵکی کوردستان دانی چاو لە دانیشتنی پەرلەمان بکە چاو لە لێدوانەکانی من بکە بچێتە ناو ئەکاونتی بزانێ ئەمە قسەی چۆنم کردووە بزانە من هەمیشە ڕەخنەگرم کاکە بۆ من هەتاکو ئێستا کە دەستخۆشیەکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکردووە ئەمە بەس ڕەخنەم لێگرتووە لەسەر مامەستان لەسەر وانەبێژان لەسەر ئاسایش و پۆلیس لەسەر کەرتی کوشت و کاڵ لەسەر گرێبەستەکان خۆمە هەموو ڕۆژانە کاک باڵام بۆ دەزانێ ئێمە کە بە هەمومان هەموو ئەندام پەرلەمانەکان نەکارە من بەتەنێ کاک یاسین دانیشتێکی پەرلەمان سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و زۆر جاریش وەزیرەکان هاتوون بە دیاریکراوی مەسەل ئەگەر لێرە بتێوێ بە بینەرەکانت بە لایەنگرەکانت بە خەڵک بڵێ چیت پێوتون مەسەل ئەو ڕەخنەی کە لەو کاتە گرتووتیان چتاواکاریەکەت کردووە کە لە بەرژەوەندی خەڵک وڵی وەبزانام زۆرترین قسە لە پەرلەمان ئەمە کردومە ینی پێم سەیرە کە کاک زەناوە پرسیارە لە من دەکەیت هیچ نەماوە نێڵم من لە 92 ڕەخنەی دەگرم هەتا ئێستاکەش ینی خۆ من قەت ئەوە نەبوو ڕەخنەم نەگربێ زۆر بازی ئەو ڕەخنانەشم داوە لە دەڤەری ڕاپەڕینی مەسەلەن تۆ لە دانیشتەکانی پەرلەمان چیت بە حکوومەت بوو تۆ لەسەر کەم و کورتەکانی دەڤەری ڕاپەڕی ئەجا من لە دەڤەری ڕاپەڕین وەڵی لە پردی دەربەندی بگرێ هەتا پردی سماقوڵی هیچ دەگەیشتی ئەم بەس قسەم لەسەر کردووە مەکتەب قسەم لەسەر کردووە خەستەخانە قسەم لەسەر کردووە لەسەر دوو سایدی ناو بازاڕی قسەم کردەوە پارەشی بۆ هاتووە دەگەی وە پارە بۆ مەکتەبەکانی دەڤەری ڕاپەڕین هاتووە دەگەوە پردی دەربەندی ئەوە باشایدی هەر هەموو خەڵکی کوردستان و لایەنی پەیوەندیدار ئەمە کتابم لەسەر کردەوە کردومە ئەگەری ڕوخانی هەیە ئەو پردە حکوومەت هاتووە ئەو پردەی دروست کردووە پردی سماقوڵیەکە نیوە پرد دروست کرابوو نیوە مابوو ئەوە بە شایدی هەموو حکوومەتی هەرێمی کوردستان ئەمن ئیشم لەسەر کردووە لەگە وەزیری کشت و کاڵ و توانیمانە ئەو پردەی تەواو بکەین ئەو جادەی ئێستا لە سماقوڵیە دەکرێت ئەوە ئێمە بووین کە کتابمان کرد و کوتمان کاکە 2 کیلۆمەتر ماوە بە ئەوە بکرێ قیر بکرێ خۆ زۆر شتی دیکەیە بەڵام ئێمە کاکەزانە خۆمان بە خزمەتکاری میلەت دەزانین خۆمان بە خزمەتکاری میلەت دەزانین ئەمە ئەرکەکی ئاینی ئەخلاقیمان لەسەرە ئێمە کە ئیش دەکەین ئیش بە ئەخلاقەوە دەکەین ئێمە ناچین مەسەلەن شتێکی وا بکەین کە خەڵکی کوردستان لێمان ناڕازی بێ لەوەرە ئێمە کوڕی ئەو میلەتین من ڕۆژانە لە چایەخانەکان لانەیە زۆر جار جەنابەت منە دیبێ ئەمە کە دەچمەوە ڕانی ئەوەندی لە چایەخانەی دادەنیشم ئەوەندی سەردانی دۆست و برادران دەکەم ئەمن هەندە ناچمەوە ماڵی خۆشم بەخوای بەش شەوێ دەچمەوە ماڵێ بەڵێ کاک یاسین بەڕێزت من تۆ هاوشارین و هاوڕێین مەسەلەن بەدەر لە مەسەلەی کاری حزبی ئەوانە
تۆ کوڕە هەژارێکی و خۆشت کەسێکی هەژاری مەسەلەن ئێستا ژوێنەکانت لەسەر عەرەبانەوە کە هەموو شەشانازی پێوەکەی دابڕاوی لەو دۆخە مەسەلەن دابڕاوی لە خەڵکی هەژار دابڕاوی لەو خەڵکانی کە تەکلیفێکیان هەبێ لە کاری پەرلەمانتە لە ئێستاە کە پەرلەمانتاری و پێشتر کە عەرەبانەیەک پێبوو یاخود بژێوی ژیانی خۆتت لەسەر ئارە قوماندبوونی خۆت بەدەستهێنا؟ بەڵ کاک زانە پێم خۆشە بزانێ من ئێستاش ئەو شوێنی کە ئەشیایم لێ دەفرۆشت و ئەو شوێنی عارەبانم لێ ڕدەگرت ئێستاش کە دەستمەوە ڕانێ یەکەم شوێنم ئەو شوێنەیە و هەمیشە لەگەڵ خەڵکی هەژار و چینی نەدار ئەمن کۆبوومەتەوە هەتاکو ئێستا با کەسێک پێم بڵێ من لەگەڵ سەرمایەدارێک لەگەڵ کەسێک کۆبمەوە ئەوەندی سەردانی هەژاران دەکەم بەخوای ئەوەندە سەردانی سەرمایەداران ناکەم کە ئەویشم خۆش دێن ڕقم لێ نامنەوە پێم خۆشە بزانی هەموو خەڵکی کوردستانم خۆش دەوێت بەڵام من ئێستا کەش شانازی بە عارەبانەوە کەماکەم عارەبانەکەم هەرماوە دیسانە کاتێک کە من ئیشی عارەبانم کردووە ڕسمی لە کۆمێت دادنێن کاکە جا من ئەو کاتێک عارەبانەمە بە خاوەنی دووخانوان بووم یعنی من کەسێکی ئەوە نەبوویمە هەندە ئەوە بم کە خیانی خەڵکی کوردستان ئەوە لە من دەکە هەر کۆمێتێکی و ڕسمەکی عارەبانی دادنێ من تای عارەبانی لەسەر ئەو سەرەی دادنێم شانازیە بوو من جاران یاسی خدر لە ناو بازاری ڕانێ دەهات لە بازار گوڵەباخەوە پێدا دەڕۆیشتا لای شەقامی قولە و ئەوانە و حەچی بە دوکاندار و بە عەرەبانچی و بە گەنجی جیرفان بەتاڵ و بە مامۆستا سەلامیان دەکرد ئێستا ئەو ڕیتمەت هەرماوەیان دابڕاوی بۆی ئاوا دەکەوێت ژێر نەشتەکان ئێستا ئەمن ئێستا شەر وەک جارانم ئێستا شەرماوم ئەگە بچی لە پەیجەکانە ئەوەندی دیفاع لە من کراوە وە بزانم لە کەس نەکراوە ئەمن ئێستا کەش لەگەڵ خەڵکی هەروامە و هەر لەو شارەش گەورە بووم هەتا ماشم هەر لەو شارەی دەبم و خۆم بە خزمەتکاری هەموو خەڵکی کوردستان دەزانم لە باشماغەوە هەتا برایم خەلیل لە ئاجۆمەرانەوە هەتا جەبەل حەمرین یعنی من خۆم بە خەڵکی کوردستان دەزانم بەڵام بەڕاستی با پێ بڵم ڕانیەشم خۆش دەوێت خۆم بە خەڵکی ڕانێ دادنێم و زۆریشم خۆش دەوێت بەڵام یعنی ئێستاەوەی کە دەرکەوتۆت ینی بەڕێز وەکو لە سەرەتا قسەکان وچت کە باجی بزوتنەوەی گۆڕاندێک کە لە حکوومەتە مە چۆن پەرلەمانتاری چێشێتی بازی ئەوەدا کە حزبەکەی لە حکوومەتە تۆش هەمان ئەو باجە دەدەی ینی لە مووقیفەکانی خۆت نەگۆڕاوی ئەمن هەتا ئێستا یەک کەسم بۆ بێنە لە باشایدی مەسەدام کە مووقیف خۆم گۆڕیبی ئەمن شەقامم بردە ناو پەرلەمان دەگەی دەنجی شەقامم بردە ناو پەرلەمان بە دەنجی ئەو میلەتەی چووم خۆش بە میلیۆنەری ئەو میلەتەی دادنێم دەگەی کاکە ئەمن بەڵێ بازی بزوتنەوەی گۆڕان دەدەم کە چۆتە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ناموەکو شخصی ئەمن هیچ کێشە و گرفتێکم لەگە هیچ کەسێک نییە جوابی تەلەفۆن و هەموو شتێک دەدەیەوە کاگیاسی سەمەسەلەن لەگەر خەڵکێک کە ژارێک قوربان ئەگەر نمونەکەت پێ بڵێم سعات سێ شەوەیان تەلەفۆن بۆ کردم کتومە بەڵێ کاکە فەرموو کوتوێتی وەڵی بەس بزانین جواب دەدەیەوە یان نا بەس بەوەی تەلەفۆنمان کردووە من هەموو کاتێ موبایلەکانم داخستووە کراوەتەوە دانەخستووە بەڵام کاتێک کە لە زەرسەی پەرلەمانی موبایلی دادەخەین باشە کاگیاسین ینی ئەو پرسیارە بکەم داوات لە خەڵک لە هەوادار و لانگرەکانت چیە بۆ یان نەکرد ئەوە کۆی خەڵکی کوردستان لەسەرەوەی مەسەلەن هاانتان دەن یارمەتیتان دەن بۆ ئەو کاتێک کە ماوتانە لە کاری پەرلەمانی بتوانن کاری خۆتان بکەن یان ڕوونکردنەوە سەرنجت چییە؟ ئەمە داوا لە خەڵکی کوردستان دەکەم قەت بە دوای فەوزای نەکەون بە دوای ڕاستیەکان بکەون ڕاستیەکان لە کوێنە تەیدی ئەو کەسانە بکەن ئەجا هەر لایەنێکی سیاسی بی هەر ئەندام پەرلەمانێک بێ دەگە یعنی نەکەونە ژێر فەیسبوک و ئەنتەرنێت و تیکتۆک و ئەوانە بەڵکو ڕاستی لەکوێبی پشتگیری خەڵکی ڕاستگۆ بکەن لەبەرەوەی هیوادارم هەمومان دیفاع لە ڕاستی بکەن و ڕاستی بڵێن پەیوەندی لەگەڵ پەرلەمانتارەکانی پارتی یەکێتی لایەنەکانی تر چۆنە؟ پەیوەندی بەگشتی پەرلەمان کوردستان هەیە نەکەن ئەندەم لەگەڵ هەموو ئەندام پەرلەمانەکان هەتاکو ئێستا ڕەخنەشمان لێکدی گرتووە قسەشمان کردو بەرامبەر یەکدی بەڵام هەموم خۆش دەوێن هەر هەمویان بۆ خۆیان برادەر و ڕەفیقین ئێمە هەموو لایەنە سیاسیەکان باش دوا سەرنجی کاگیاسین دوا سەرنجی من هیوادارم خەڵکی کوردستان تەنها بە دوای ڕاستی کەوی نەکەویتە ژێر کاریگەری فەیسبوک و تیکتۆکەوە بەڵێ
سپاس بۆ بەڕێز یاسین خدر ئەندامی فراکسیۆنی گۆران لە پەرلەمانی کوردستان لە هەولێرە و لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێستان. کاک باڵام بۆ لەوە دەست پێ بکەم بەڕێزی شتێکیشتر بووی لەوانەی کە لە چوارچێوەی ژمارە پەرلەمانتارەدا بووی خەڵک پرسیاری دەکرد کە بۆچی ئەوان لە لەندەنن ئەوان لەسەر قسەکە ئاوا لەسەر قوتی خەڵک لە لەندەنن لەسەر گیرفانی خەڵک لە لەندەن لە کەیف و سەفان چیتان بەدەستێناوە؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان ببوورە و کاتەمان کەدا بە کاک یاسین زۆر ئاساییە التیزاماتی هەبوو برایەکی خۆشەویستە کوڕێکی زۆر باش و دڵسۆزە بەناوی خوای بەخشندە و میهرەبان بە هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک دیارە ئێمە وەکو لیژنەی ناوخۆن ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان لە پەرلەمانی کوردستان کە وڵاتی بەریتانیامان دەستنیشان کرد بۆ ئەوەی شاندی لیژنەی ئاسایش و ناوخۆن ئەنجومەنە خۆجیەکان سەردانی ئەو وڵاتە بکەین. گرنگی پێگەی وڵاتی بەریتانیایە لە کایە سیاسیەکان و وڵاتی بەریتانیا یەکێکە لە وڵاتە هەرە کۆنەکان کە ممارەسەی یاسایان کردووە ئەوان لە سەدەی سیانزەمدا خاوەنی ئەنجومەنی یاسادانان بوون و ئەوە لەو ئەنجومەنی یاسادانانەوە گەیشتون بەو پەرلەمانی کە ئێستا هەیە و وڵاتی بەریتانیا یەکێکە لە ئەندامەکانی نەتەوە یەکگرتووەکان و یەکێکە لە 5 ئەندامە هەمیشەیەکانی ئەنجومەنی ئاسایش. دیارە ئەم هۆکارانە و هۆکاری سەرکەوتنی ئەوان لە یەکە کارگێڕیەکاندا وای لە ئێمە کرد کە سەردانی ئەو وڵاتە بکەین بۆ وەرگرتنی ئەزمون لە ئەوان و ڕێنوێنیکردن لەبارەی چۆنێتی کارەکانیانەوە. خۆشبەختانە ئێمە لەو سەردانە دەتوانیمان ئیسفادەیەکی زۆر بکەین. چەند سەردانێکمان کرد سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد بۆ ناو هۆڵی دانیشتنەکانی پەرلەمان وەکو میوان و لەوێ دانیشتنی پەرلەمانماندی چۆنێتی دانیشتنەکەی ئەوان و بە هەمان شێوە ڕۆژێکی کە سەردان یەکێک لە کۆمیتەکانی ژوورەکانی پەرلەمانمان کرد لەلایەن 4 پەرلەمانتاری بەڕێزەوە لەوێ پێشوازیمان لێکرا و ڕۆژێکی کەش سەردانی بڵین بەشێکی شاران چونکە لەندەن لە 32 بەش پێک هاتووە سەردانی بەشی یەکێک لە شارەوانەکانی ئەومان کرد لەلایەن کوڕێکی باشوورەوە کە ناوی کاک سەرباز بەنجێ بە خۆشحاڵیەوە ئەو جێگری شارەوانی ئەو بەشەیە و یەکێک لە ڕۆژەکانی کەش سەردانی پارێزگاری بەشێک لە شارەکانی لەندەن بینی مەسەلەن وەک پەرلەمانتاران ئەوەی سوود دیمان من نتوانم لەوانی پەرلەمانەوە دەست پێ بکەم. طبعاً دیارە ئەوان لەوێ حکومەتیان هەیە و حکومەتی سێبەریشیان هەیە. حکومەتی سێبەر لە توانم بڵێم معارزەکان پێک هاتووە لە ئۆپۆزیسیۆنەکان. دیارەکە ئێمە لەگەڵیان دانیشتین ئەوەی مایەی سەرسوڕمان بوو ئەوان هەمویان کار بۆ وڵاتەکەیان ئەکەن بە هەموو جیاوازیەکی لە بیرروڕایان بەڵام ئەوان یعنی ئەوەی ئەیکەن بۆ پێشخستنی وڵاتەکەیانە بۆ سەروەری وڵاتەکەیانە نەک بۆ یەکتر سڕینەوە نەک بۆ یەکتر شکاندن نەک بۆ ئەوەی کێ بە هەر وەسیلەیەک بگاتە دەسەڵاتەوە. و ئەوەی کە ئێمە لەگەڵ ئەوان باسمان کرد طبعاً ئێمە باسی دەستدرێژەکانی تورکیا و ئێرانمان بەسەر هەرێمی کوردستان کرد ئێمە باسی شەڕی داعشمان کرد ئێمە باسی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانمان کرد ئێمە باسی کێشەکانمان لەگەڵ بە حکوومەتی ناوەند کرد و هەروەها گرتنەوەی ئاو لەلایەن ئێران و لەلایەن تورکیاوە ئەمە توانم بڵێم کۆمەڵێک بابەت بوون کە ئێمە باسمان لە سەریان کرد لەگەڵ ئەوان بە خۆشحاڵیەوە ئامادەی هەموو هاوکاریەک بوون و ئەوان تاکە داوا ئەوەیان هەبوو کە لە مەسەلەی دەست درێژیەکان ئەوە پێویستە و کەسەی کە قەدری لێکرێ خۆی داوا بکە و ئەوانتیان ئەگەر بێت و عێراق داوا بکات لە نەتەوە یەکگرتووەکان داوایە بکە ئێمە بە دڵنیاییەوە پاڵپشتی سەرەکیتانە بین بەڵام پێش ئەوەی کە عێراق خۆی داوا بکە ئێمە ناتوانین بڕین داوای ئەو بابەتە بکەین. و بە هەمان شێوە بابەتێکی کە ئەوان کە بەلایەنەوە گرنگ بوو هەرچەنە بڵێن لە ئیختصاسی لیژنەکەی ئێمە نەبوو بەس من بە حکمی ئەوەی کە لە لیژنەی پێشمەرگەشم ئەوان پرسیاری یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانیان کرد وتیان چیتان کردووە لە یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان ئەوان خەمی گەورەیان پێدانیان ئەوان جێگەی گرنگی پێدانیان بیانی ئەوە نییە ئەوان بێخەبەر بن لەوەی کە لێرە چی ئەگوزارێ
کەسێک هەستێ لەوێ پێیان بڵێ ئەوان خۆیان ئاگیان لە هەموو حەدەسەکانە پرسیاری ئەوەیان کرد کە ئێوە لە بواری یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستانە چیتان کردووە ئێمە ئاستەنگەکانمان بۆ باسکردن ئەو ئاستەنگانەی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەیە لەسەر یەکگرتنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەو ئاستەنگانەی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەند هەیەی لەسەر یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و بە هەمان شێوە لەسەر بڵین ئەو فەراغە ئەمنیەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندا هەیە و تا ئێستا ئێمە نەمانتوانیەوە بگەینە ڕێککەوتنێک بۆ ئەوەی بە هەردوولاوە بتوانین ئەو فەراغە ئەمنیە نێڵین و لە مەترسی دەستدرێژەکانی داعش یعنی خۆمان دوور بخەینەوە ئەوان لەوە شابەڵێنیاندا کەوتیان ئێمە بە هەموو شێوەیەک لە ڕێگەی حکوومەتەوە هاوکارتان ئەبین کە ئەبێ ئێوەش هەوڵی جددی خۆتان دەن بۆ ئەوان لەسەر مەسەلەی پێشمەرگە بە زوویی یەک بخەنەوە لەسەر مەسەلەی ئازادی بیر و ڕاو لەسەر مەسەلەی دیموکراسی قسەیان نەبوو ئەوان هەربووی بزان یعنی منۆ کۆڵێم ئەوان بێ ئاگانین لەوەی کە هەیە یعنی هەندێک کەس هەیە وازانێ کە ئەڵێ ڕۆم من لە پەرلەمانی بەریتانیا سیمینارم کردووەیان وڵا فلانە کەس چۆ پەرلەمانی بەریتانیا مە شتێکی زۆر زۆر گەورەیە و ئەونا 2 هەفتە پێش ئەوە یەکێک لەو پەرلەمانتارانەی کە لەگەڵ ئێوان دانیشت بخۆی لێرە بوو لە هەرێمی کوردستان بووە باشە یعنی ئەوان بێ ئاگانین لەو بابەتانە لە هەموو ڕووەکانەوە یعنی وەکو چۆن ئەڵێم ئەوان ئەزانن لێرە لەکوێ ئازادی بیر و ڕادەربڕین هەیە وەکوێ لەکوێ ئازادی بیر و ڕادەربڕین بەرتەسکە یا هەرنیە و لەسەر ئەو بابەتانەش دیارە تەبعاً وەکوان خۆیشان ئاگادار بوون ئێمەش باسمان بۆ کردوون و هۆکارەکانیشمان ڕوون کردوێتەوە هەروەکوەوەی ئەیبینن بەداخەوە یعنی ئەوەی کە بەرامبەر بە کەک یاسین خزرکرا ئەوە کەسانێکن کە ئەو گەنجە خێر لە خۆنە دیوانە ئەوانە کە ڕووی تەلەفۆنێکیان بۆ تۆ کرد بەڵێ بە دڵنیایەوە تەلەفۆنی بۆ من کردو یعنی کۆمەڵێک قسە نازانم هەر وابزانم ئەوەشی کە بەرنامەکەی بۆ دانابوو خۆیشی هەڵەبوو نەک ئەو کوڕێکە تەلەفۆنی لە سوشال میدیا کاک ببرەوەشتی شخصی زۆر ئاسایە ناشخصینە من پەرلەمانتارم من مڵکی خەڵکم پەرلەمانتارم قاتەکەم بای 2600 دلارشتیوە بۆ ئەزانی چۆنە ئەوشتی شخصیە ئەگەر بای 1600 دلار بێ ئەگەر بای 1 دلاریش بێ من بە قاتەکەمەوە پەرلەمانتار نیم و بە قاتەکەمەوە باڵان بۆ نیم منەو قاتم لەبەر بێ و لەبەرم نەبێ هەر ئەوەیە بەڵام ئەوان بۆ ئەوەی وەجهێکی ناشیرینی تۆ پیشانی خەڵک بدەن بڵێن سیرکە ئەو ئەخوا تۆشنیتە باشە دێت کۆمەڵێک تۆمەتی بێ بنەمات بۆ هەڵەواسی هیچی بەدەستەوە نیە دێڵێ قاتەکەی گرانە بۆی خەڵک بڵێ ئەوە دزانە لە کوێ پارەی ئەو قاتەی هەبوو بەڵام ئەوەی ئەوان کە ئەیڵێن سەراپای دوورە لە ڕاستیەوە خۆزگایە قاتەکەم بای ملیۆنێ دۆلار وایە بەڵام کە نەمبێت چی بکەم یعنی بۆچی تۆ دی تۆمەتێکی بەو شێوەیەوە ئەو تۆمەتە ناچێتە قاڵبی ئەوەی کە من ناشرین بم لە لای خەڵک ئەو کەسە ناشرینە کە مناڵی خەڵکی فەقیر و هەژار لە دەست سیاسەتی هەڵەی ئەوان لە دەست بازرگانی ئەوان ڕای کردووەتە دەرەوە بەڵام ئێستا ئەوانەکەن بە قادرمە بۆی خۆیانی پیاسەرکەون گەنجێکی خێر لە خۆنەدی و تۆ لێرە لەبەر نەبوونی بێ لەبەر زروفی سیاسی بێ وڵاتی بەجێهێشتووە ڕواتە ئەوروپاوە تۆ بەکاری ئەهێنی بۆ ناشرینکردنی نەتەوەکەت بۆ شکاندنی کەسایەتی خەڵک ئەم گەنجە چی ئیسفادەیەکی لێکە ئەمە ڕوویەکی ناشرین هەر بەجددی ئەو ڕۆ ناشرینە ئەو ڕۆی کە باسەکەی یان ئەو هەموو گەندەڵی و بێ سەروبەری و ناڕزایی خەڵک لە بەریتانیاش هەمان وێنە هەیە سیدکە لەسەر هەرێمی کوردستان نەتوانم بڵێم ئەوانەی لەو جۆرە کەسانن کە ئەیانوێن نەتەوەکەیان ناشرین بکەن ناگەنە لە هەزارایەک ئێمە گەنجی زۆرمان لە وڵاتەتی چەند خۆشحاڵ بووم بە بینینی ئەو گەنجانە ئەو هەموو گەنجە جوانە ئو هەموو گەنجە ڕۆشنبیرە ئەو هەموو گەنجە بەتوانایە کە زۆربەی زۆریان شەهادەی باشیان بەدەستهێنا بوو هەندێکیان کە ئەیان خوێند هەندێکیان ئەیان خوێند و ئیشیشیان ئەکرد یعنی بەڕاستی پیا و دڵخۆشە بووبەوە کە ئەیوو ئێمە سەرمایەیەکی وامان لە شارێکی وەکو لەندەنا هەیە کە لەندەن توانم بڵێم لە 300 شار لە ڕووی ئابوووریەوە 21مین شارە یامانە یعنی ئەم گەنجانە سەرمایەیەکن ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین ئیسفادە لە ئەزمونونەکانیان بکەین بەڵام بەداخەوە ئێمە بێ و ڕەخنەیەش لە خۆمان بگرین ئێمە لە هەرێمی کوردستان تا ئێستا نەمانتوانیوە بزانین ئەو خەڵکانەی کە لە دەرەوەن ئێمە لە چ بوارێک ئیشمان بە ئەوانە بێنینەوە لە سیمینار و کۆبوونەوەکانە ئیسفادەیان لێ بکەین وەکو ئەڵێم بە خۆشحاڵیەوە ڕێژەی خەڵکە باشەکان ڕێژە خەڵکە نەتەوەیەکان ڕێژەی خەڵکە دڵسۆزەکان
بە هەزارەها زیاترە لەوانەی کە کەسانێک بۆ بەرژەوەندی بۆ لەگەڵ ئەوانیشیان بەکاریان بۆ لەگەڵ ئەوانیشە دانە ئەنیشتن مەسەلەن بۆیان ڕوونکەنەوە ئەمانە قڕمیش کرابوون خۆزگایە خۆیان بوونایە ئەمانە وەک تەلەفۆنی سەرجادەوان پارەیان تێکەن و بەکاریان هێنن خۆزگایە لە خۆیان بوونە باشەوە گەرداوای لە من کردایە بیوتایە با دابنیشین بە یەکەوە بۆ دانانیشتم لەگەڵیا یعنی چی کێشەیەکم هەیە بزانم ئەو من ئەناسێ وەکو شەخص نە منیش ئەو ئەناسم هیچ کێشەیەکم لەگەڵیانە بەڵێ وەرە ڕاستەکەی ڕەخنەمان لە حکومەت هەیە ڕەخنەمان لە پەرلەمان هەیە ڕەخنەمان لە ئیدارەدان هەیە با بە هەمومانەوە بتوانین ڕەخنەکان بە شێوەیەکی دروستکەر ئاراستە بکەین نەک زەڕب بەسەر باش و خراپ دابهێنین ئەمە ئەو کۆڵێم یعنی بەداخەوە خۆزگایە ئەو کەسانی کە ئەمانیان ئاراستە کردووە خۆیان جورئەتیان هەبووە بەرامبەر بە خەڵک بۆستانە نەک مناڵی خەڵکی فەقیر و هەژار بهێنی بیکەی بە قادرما بۆ ئەوەی خۆت پیایە سەرکەوی و بگەی بە دەسەڵات و ئەمەش نەتیجەیەکی باشی نابێ خۆزگایە ئەوانە لەسەر ئەو کەسانە کاریان کردایە کە ئەم کارە خراپانەکە نەک لەسەر پەرلەمانتارێک کە هێنراوە هەمووی زەق کراوەتەوە لەسەر پەرلەمانتار بۆ هەر پەرلەمانتار بیانی لە هەڵەو کەم و باشە بۆ ئەو فشارە بۆ لەسەر پەرلەمانتاری ئەو بەکاری خۆتان ئەزانی چۆن خەڵکانێک هەیە ئەسڵەن باوەڕیان بەکاری پەرلەمانتاری نییە و باوەڕیان بە پەرلەمان نییە باوەڕیان بەوە هەیە کە بە حکمی ئاگر حکم بکەن و باوەڕیان بەوە هەیە بە دیکتاتۆریەت کار بکەن لەبەرەوە زروفی هەرێمی کوردستانیش خۆشبەختانە خەڵک ئەمڕۆ یعنی هەمووی ڕۆشنبیرە و لەوە تێگەیشتووەکە ئەو خەڵکانە ناتوانن بەو شێوەیە بەبێ ڕەزامەندی گەل ئەوەی کە ئەوان ئەیانەوێ حکمی خەڵک بکەن و لایەنێک بسڕێتەوە یان کەسانێک بیانەوێ لایەنەکانی دەسەڵات بسڕنەوە باشە یعنی ئێستا ئەوەی کە کاگیاسین ژووتی کاکە بودجە نانێرن مەسەلەن چاودێریەکە وەک پێویست نییە یاسادانێنیشە بەهۆی ناکۆچەکان و یاسادانانیش تا ڕادێک پەچی کەوتووە کەواتەوە هەستەکەن لە ژێرەوە بە بەرنامە لە پەرلەمانە درێ و دوایش بۆی هەمووی بەرنامەیە من یەک شت بۆ ێنم ینی خۆزگایە ئێستا ئێمە بەهاتینایە ئەوانەی حکومەتمان پێکێناوە کارمان لەسەر ئەوە بکردایە چۆن زیاتر خزمەتی خەڵکەین بەڵام سیرکەن ئێمە سەردەمانێکەمان وت پێویستە بگەڕێنەوە بۆ بەغدا باشە خەڵکانێکیمان بە عێراقچی لە قەڵەم ئەدا بەڵام ئێستا هەموو ڕۆژێ وەفدێک بۆ بەغدا ڕوە زۆر باشە دەستخۆش ئەمە ئەگەر بۆ خزمەتی بەرژەوەندی خەڵکە کارێکی زۆر باشە و دەستخۆش بەس ئێمە خۆمان لە هەرێمی کوردستان کێشەمان هەیە ئەی باشە تۆ کێشەت لەگەڵ ئەوەی کە یعنی تۆ بە کاتی خۆی بە هیچت حساب نەکرد ئەڕێ کێشە چارەسەرەکەی بەس نای کێشەکانی ناوخۆ چارەسەرکەی ئەمە مانای چی ئەمە مانای یەکتر سڕینەوە ئەمە مانای ئەوەیە ئیدارەدانی غەڵەت نەناردنی بودجە یعنی چی لە پشتەوەی بۆ بودجە نانێریتە پەرلەمان باشە وەرە ڕوونی کەرەوە بۆ خەڵک با خەڵک پێت بڵێ ئەشەد و ماوی لە حەقی خۆتە بودجە نانێری هەموو کێشەکان لە هەرێمی کوردستانە نەناردنی بودجەیە بۆ پەرلەمانی کوردستان هەروەکۆی کە ئێستای بینین ئەمە ئەوە نزیکی ساڵێکە بێتەوە داوای ناردنی پرۆژه یاسای خانەنشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆکەین سێ جار بە نووسراوی ڕسمی لە پەرلەمانەوە نووسراومان ئاڕاستی حکومەتی هەرێمی کوردستان کردووە نانێر لێتە پەرلەمان ئێمە داوای ئەوەمان کردووە خەڵکی ناچارە ڕەخنەتان لێگرێ خەڵک ناچارە بەڵام خەڵک پێویستە کە کاتێک خەڵک ڕەخنەی لە کەسێک هەیە یان ڕەخنەی لە قەوارەیەکی سیاسی هەیە بە دوادا چون کا بزانێ ئایا ئەو قەوارە سیاسیە چی کردووە و چی نەکردووە من لەگەڵەوەم خەڵک ئەگەر ئەزانێ ئێمە بە پێی اختصاسی کارەکەمان لە پەرلەمانی کوردستان و هەر یەک لە ئەندامانی کەی پەرلەمانی کوردستان بە پێی اختصاسی کارەکەی خۆیان ئەگەر بە دوواداچوونیان بۆ کێشەکانی خەڵکی هەرێمی کوردستان نەکردووە خەڵک ئەتوانێت ڕەخنەکانیان ئاراستەیە و کەسانە بکە من وازانم چەند جارێک لە ڕاگەیاندنەکانەوە وتومە من بەرپرسیارم چیە لە کێشەی وەزارەتی پێشمەرگا و وەزارەتی ناوخۆ بە ئەنجومەنە خۆجیەکانیشەوە کێ ڕەخنەی هەیە ئاراستەی ئێمەی کردبێ و ئێمە خۆمان پێمان زانی بێ بە دوواداچوونمان بۆ نەکردبێ کارمان لەسەر نەکردبێ ئێمە کەم تەرخەمین بەڵام من ناتوانم بڕۆم بۆ من ناتوانم زانیاری بدەم بە یەکێک لە لیژنەکانی کە بەس من ناتوانم خۆم لە دوو لیژنەی گەورەدا کار بکەم بڕۆم کاری لیژنەیەکی کەشکەم بەڵام ئەوەشی کە اختصاسی لیژنەکانی کە بووە
لەلایەن هاوڵاتیانەوە بە من گەیشتووە خۆشبەختانە ئاراسی لیژنەکانی کەم کردووە لەگەڵ ئەندامانی لیژنەکانی کا قسەم کردووە کە ئیشی لەسەر کراوە وەکو ئەڵێم کاتێک ئەکرێت پەرلەمانتارێک کەم تەرخەم بێ ئەکرێ لیژنەیەک کەم تەرخەم بێ بەڵام تۆ ناکرێ زەرب لە هەمووی بدەی هەمووی ناشیرینکەی لە بەرچاوی خەڵک لە پێناوی چی لە بەر پێناوی ئەوەی خۆت بێ بگەیتە دەسەڵات لە پێناوی ئەوەی خۆڵ بکەیتە چاوی خەڵکەوە خەڵک وا پیشاندەی کە ئەوان یعنی فریادڕەسی خەڵکن بەڵام ئەو دەسەڵاتی کە ئێستا هەیە هیچی نەکردووە من ناڵێم خەڵکاقی ڕەخنەی نییە من ناڵێم ئێمە توانیومانە بەرامبەر ئەو هەموو ماندوو بوون و ئەو هەموو خەمخۆریەی خەڵک بە حکومەتی هەرێمی کوردستان بۆ خاکی هەرێمی کوردستان لە سەدا 20 پاداشتەکانیان دەینەوە بەڵام ئەمە چیە؟ ئەمە حکومەت دەسەڵاتی جێبەجێکردنە ئەوە ئەرکی ئەوانە و ئێمە وەکو پەرلەمان ئەرکمانە بە دوواداچوون بکەین چی کراوە چی نەکراوە بەداخەوە ئێستا ئێمە داوای هەر شتێک لە حکومەت ئەەکەین حکومەت ئەڵێ بەداخەوە ئێمە پارەمان نییە ئێوەرە باشە ڕوونی بکەرەوە پارەت نییە خۆ منیش نەموتووە لەسەر پارە خەوتووی بەڵام وەڵامێکی مقنعم بدەرێ بۆچی پارەت نییە نەوت ئەفرۆشتێ باشە داهاتی ناوخۆت هەیە داهاتی خاڵ سنووریت هەیە هاوکاری بڵین هاوپەیمانانت هەیە هەندێک جار لە ناوەندەوە تۆ بودجەت بۆ دێ باشە بەم هەمووانە ناکرێت تۆ بڵێ من ناتوانم ئیدارە بدەم تۆ ئێستا پێشتر پیشەیەکی ترت هەبوو بێزارنی لە کاری پەرلەمانتاری وێستا هەستەکەی بوویتە واجی هەیەک بەس بۆ ڕەخنە مەسەلەن من زۆر خەڵکیش پێم ئەڵێت و خۆش مەڵێم خۆزگایە پەرلەمانتار نەبوومایە لە کارەکەی پێشووی خۆم بوومایە بۆچی خۆ ئێستا پەشیمان نیم لەوەی کردومە باش بەڵام وا بزانم لێ زۆر ئیسراحەت بووم یعنی لە ڕووی هەموو بابەتێکەوە من زۆر ئیسراحەت بووم بەس ئێستا لێرە دوی شەو پێنجی بەیانی لە کاتی خەوا لە هەموو جێگەیەکا بێ جوابی خەڵک بدەیتەوە ئەبێ ئامادە بی گۆ ڕەخنەکانی خەڵک بگری ئەگەر 100% تۆ لە لای خۆت ڕوونە کە ئەو ڕەخنەیە ئەو بۆت باس ئەکا وانە بەڵام هەرە بێ کاتی پێ بدەیت تا ئەوەی لە دڵیاتی بۆ دەرببڕێ و اینجا تۆ بڵێ ئەو بابەتە بەو شێوەیە ئەو بابەتە بەو شێوەیە نییە کە تۆی لە تێگەیەنراوە کاک باڵان بۆ ئەو کێشان لەگەڵ ناوەکەت هەیە باڵان بۆ باڵان بۆ باش شاخەکەی کاکە بەڵێ چی بکەن کاروان نازانێ باشە بەڕاستی ینی کاک باڵان بۆ ئەم دۆخە شێواوە بەچی ڕاست دەکرێتەوە یعنی ئێوە چوونەتە ئەوێ تەجروبەیەکە لە چوارچەوەی کاری پەرلەمانیە پێشەوە ینی خەڵک پرسیارەکە ئەو بجێە زەبەلا حەتەیارێ و تکتە و چیە لەو ئەوانە پارێکی زۆر نیە لەو زڕوفە سەر بکرێ بۆ ژمارێک پەرلەمانتار بارتەقای ئەوەیە کە ئەزمونێک بێننەوە ئەزان چێمە ئەزمموی باشمان هێناوەتەوە من ناڵێم بەس ئێمەش ها ئەمە بانە بێ بەوەی کە تەنها لەم خولا ئەم شاندانە هەبووە و ئەم شاندانە لە هەموو نیشم پێتەڵێم لە بەریتانیا و پەرلەمان هاتووە بۆ ئێرە ئێستا خەڵکی بەریتانیا شەڕۆنە سەرژادەوە بڵێن پەرلەمانتارێک بۆ چی چووە بۆ هەرێمی کوردستان یا بۆ عێراق ها ئخۆ بیانی بۆ حسابە بێ بەریتانیا ئیشی چێ بە ئەمە پەرلەمانتاری ئەوانیشی چێ بە ئێمە و نەکە هەر بەریتانیا وڵاتەکانی کەش پەرلەمانتاریان دێتە وڵاتی ئێمە وڵاتەکانی کەی بینین ئەوە تا ئەمریکا لێرەیە بە هەزارەها ڕاوێژکاری لێرەیە باشە یعنی وڵاتەکانی کە بە هەزارەها ڕاوێژکار بە هەزارەها پەرلەمانتار سەرۆکی وڵاتەکان دێنە ئێرە ئەبێ خەڵکی وڵاتەکەیان لیان ڕاپەڕێ پێیان بڵێ ئەوە ئێوە بۆ چیە چن بۆ عێراقیشتان عێراقڕۆن پارە سەرفەکەن ئەزانی هەندێک بابەت هەیە خەڵک سەرە و خوار لێ تێگەێنن ئەم شاندانە من وەکوڵێم ئەگەر بۆ وەرگرتنی ئەزمون بێ کارێکی زۆر باشە ئێمە ئێستا یعنی لەوەی ینی تۆ پێش سەفەرەکەت و دوای سەفەرەکە لەگەڵ هاوکارەکان ئێستا ئەزانی چۆنە یعنی ئێستا تێگەم ئێمە کێشەکانمان لێرە چییە کێشەکانی بینی ئێمە و بڵین پارتی دیموکراتی کوردستان لە حکومەت چییە بڕە سەیری یعنی ئەوان لە ئەنجومەنە خۆجیەکان ئێمە پرسیارمان لێکردن چۆن داهات کۆکەنەوە و ئەم داهاتە چۆن سەرف ئەکرێتەوە دەسەڵاتی حکومەتی ناوەند چییە و دەسەڵاتی ئێوە چییە ئێستا لە لای ئێمە ئەگەر بۆت نومە مۆزەفێکی هینکەی تاعینکەی ئەبێ ئەنجومەنی وەزیران تەوقیعی لەسەر بکە ئەوان خۆیان حکومەتە خۆجێیەکان ئەو بابەتانە هەرەموویەکەن ئەوەی کە هەیە کە ناوەندەی بابڕێوە دیفاعە پۆلیسە لەگەڵ ئەوەشا بەڵام بۆ نمونە لە ئەنجومەنە خۆجیەکانیش ئەمانە بۆ نمونە نیسبەیەک یان ڕێژەیەکیان بۆ تەشخیص ئەکرێ بۆ پێداویستەکان یعنی ئەوان سیستەمێکی زۆر ڕوونیان هەیە
ڕانی من هەتا ئەوم بۆ باسکردن ئەوان زیاتر بۆن منە داهاتەکانیان بڵین لەسەر باج و خراجە بەس من بۆم باسکردن وتم ئێمە کێشێکی کەشمان ئێمە یەکێک لە داهاتەکانمان فرۆشتنی نەوتە و فرۆشتنی نەوتەکە ئێمەش ناڕوونە یعنی بەجددی ناڕوونە ئێمە لە پەرلەمان ئاگامان لێ نییە باشە باشە تۆ وەرە ئێستا خەڵک حەقی خۆیەتی بڵێ تۆ نەوت ئەفرۆشی چۆن باج لە من ئەسەنی باشە ئەمە مافی خەڵکە بەڵام تۆ ئەگەر نەوتت نەبوایە ئەو کاتە توانی باجیش لە خەڵک لەسەر خەڵگانێ خەڵک لێ خۆی خانووی خۆیەتی بەس حەقی ئەوەی لەو زۆنایە ئەبێ مانگانە پارە بدا باشە ئەمە لە هەرێمی کوردستان تۆ ناکرێت ئەم ئەرکە بخەیتە سەر خەڵکەوە بەڵام شقام و خزمەت گوزارەکانیوان زۆر فەرقیە وەکو پێت ئەڵێم هەر لێرەش کە تۆ مادەم وەکو پێت ئەڵێم یعنی ناوەند ئەبێ کۆمەڵێک ئەرک هەیە بیگرێتە ئەستۆ بەڵام کۆمەڵێک ئەرکی شەیە ئەتوانێ بیدا بە ئەنجومەنە خۆجیەکان بەڵام نەک بۆ هەموو شتێ یعنی ئەوان کە ئێمە باسمان لەگەڵ کردن لەسەر ئەوەی کە بۆ هەموو شتێک گەڕانەوە بۆ وەزارەت ئەوانیان و حکومەتی خۆجیەتی خۆی هەموو دەسەڵاتێکی هەیە تەنها ئەوەیە پێچەوانەی یاسای وڵات نەبین باشە دە لە هەرێمی کوردستانە شارەوانیەکان با بتوانن ئەرزێک بفرۆشن بیکەن بە پرۆژەیەک ئەوان نەتوانن باشە یعنی ئەوان تەنها ئەوەشیانوت لە پرۆژە زۆر گرنگەکانە ینی پرۆژەیەکی گەورە و زەخم بکرێتەوە اینجا ناوەند دێ تەداخل لەسەر ئەوەکە ئەوان و کۆڵێم خزمەت گوزارێک گشتەکان وەکو خوێندنە وەکو تەندروستیە وەکو دیفاعە وەکو پۆلیسە ئەمانە بڵین لەسەرەوە برێ بەڕێوە بەس ئەنجومەنە خۆجیەکان دانراوە بۆ بەڕێوەبردننی خوارەوە بەس لێرە هەموو شتەکان قۆرخ کراوە ئەمە یعنی ئەمە ئەگەر ئەم فەرقە گەورەیە پرسیاری ئەوە لێ بکەم مەسەرەن بە ڕێژە بە ساڵ چەند ساڵێ من لە دوای بەریتانیان بە لەو چاو بەڕێوەبردن و ئەوەی کەوتت ئۆپۆزیسیۆن دەسەڵات ئیش بۆەکەن کە وڵاتەکە پێشخەن و ئێمە یەکترە سڕینەوە لە حکمڕانیە ئێمە زۆر لە دوایین بە چەند ساڵ ئێمە ئەگەر بە مەقلێتیشکەین 1 ملیۆن ساڵی کە ناگەیتە ئەوەی بگەیتە ئاستی ئەوان چونکە کۆڵێم ئەوان یەک سڕینەوەیان نییە ئەڵێم ئەوان بێجگە لەو حکومەتی کە حکومەتی وڵاتە حکومەتی سێبەریان هەیە کە ئۆپۆزیسیۆنە نایەن یەک بشکێنن باشە ئەوان نایەن بۆ یاساکان کە دەری ئەەکەن بگەڕێنەوە بۆ حیزبەکان ئەوان نایەن لە هۆڵی دانیشتنی پەرلەمانە لەبەر ئەوە خۆیان بە پەتەڵفلیم پیشانی خەڵک بدەن مناقەشە بکەن بەس لە هۆڵی لیژنەکان ئامادە نەبن ئەوان یاساکە لە هۆڵی لیژنەکان کۆتایی پێ حازر تەنها بۆ دەنگدان رازیت یا ناڕازیت تەنها بۆ ئەوە دێتە ناو هۆڵی پەرلەمانەوە لێرەش ئێمە خەڵکمان هەیە ئەسڵان ئەتوانم بڵێم بە 2 دانیشتنێکی نهاتوە بە 3 دانیشتنێکی نهاتووە بەڵام کە دێتە هۆڵی پەرلەمانەوە کۆی کە خەڵک هەمووی ئاگای لەوە نەبێت کە حکومەت موچە نادا بار و گوزەرانی خەڵک خراپە لە ڕووی تەندروستیەوە خراپین وی خەڵک لە ئافرمەوە دیفاعەکە ئەڵێ بۆ ناکەن دەبڕۆ لە هۆڵی لیژنەکەی خۆت پرۆژێ بنووسە مناقەشەی بخۆتەوە دەدوت مەسەلەن ئەوان کە ئاوا بۆ منەظەمی شەکە من بەڕاستی گوناحی ئەزانی ئەتوانم بڵێم لە ڕوویەکەوە زۆر بێتاقەت بووم بەرز لە ڕوویەکەوە ئێمە خاوەنی ئەو هەموو گەنجین نەک تەنها بڵێم لە لەندەن لە وڵاتەکانی کەش ینی دڵم بۆ خۆش بوو کە ئەمانە ببن بە هاوکار لە وڵاتە بۆ ئەوەی بتوانین ئێمەش هیچ نەبێ ئەگەر ساڵانێکی زۆریش بخایێنێ بگەینە ئاستی ئەوان بگەینە ئاسیەوە بەڵام بۆ یەکتر سڕینەوەی ئێستا کە مەسەلەن ئێستا من بۆ بزانام یەک دوو بەرنامەمان لەسەرەوە کردو کە کێشە هەیە لە نێوان دوو محافظە حکومەت دەماری خصوص سەر دوو محافظەی و ڕابردوو بەڕێوەبەری نەخۆشخانەی هیواشە سەرەتانی میوان بۆ مەسەلەن لێرە لە پانۆراما کارەساتی باسە کرد کە پارە بۆ نەخۆشی هیوا شێر 50 صرف ناکرێت ڕاستەکە طبعا ینی لەو حاڵەتە مەسەلەن ئەو من ئەڵێم ئەو یەکتر سڕینەوەیە نە لە بەرژەوەندی حیزبەکانە لەوانەیە هە لە بەرژەوەندی هەندێک کەس بێ بۆ ماوەیەکی دیاریکراو بۆ ماوەیەکی دیاریکراو لە بەرژەوەندی هەموو کەس بێ بەڵام ئەوانەی کە ئەیانەوێ بە دیکتاتۆریەت وڵات بەرن بەڕێوە ئەوەیانی کە ئەیانەوێ لایەنەکانی کە بسڕنەوە دڵنیا بە نەتیجەیان باش نابێ و ئێمە ئەتوانم بڵێم ڕابردوویەکیشمان لە بەردەستە ئێمە ئەڤینین سەدام بەو هەموو دڕندەیەی خۆی باشە بۆ کوێی برد چی لێ هات لەوانەیە خەڵک خەی ببینایە کە سەدام وای لێبێ هەستایەتەوە بیوتایە من شێت بووم بەڵام نەما گەل ئەو کەسەیەوێ کە خزمەتی بکە هەر کەسێک خزمەت بکە هەر کەسێک ڕازگۆ بێ لەگەڵ خەڵک
پێم وایە لەوانەیە بۆ ماوەیەکی کاتی بتواندێ عقلێتی هەموو کە هەندێک کەس بگۆڕی بەڵام لە نەتیجە ئەگەنەوە سەر ئەوەی کێ خزمەت ئەکا و کێ خزمەتی کردووە پاڵپشتی ئەوە بکەن نەک پاڵپشتی کەسانێک کەن وەک وەڵێم بۆ بەرژەوەندی خۆیان زەڕب لە ڕەش و سپی بدەن. پێت وایە ئەگەر ئەم بەم شێوەیە ئێستاش کە هەیە مەسەلەم هەڵبژاردن بکرێ و خەڵک بخەنەوە بەردەم هەڵبژاردنێکی تر هیچ ئەگۆڕێ؟ ئەمە سوڕانەوەیە لە ناو یەک بازنا باشە بە من بێ بەیانی هەڵبژاردن بکرێ باشە بەڵام تۆ هەڵبژاردن بۆ چی ئەەکەی؟ ئەوە پەرلەمانە ئەیبینی دەسەڵاتی پەرلەمان کووە باشە ئێ باشە وا داماننا بەیانی تۆ هەم دیسانەوە هەڵبژاردنت کردەوە ئەگەر نەتیجەیەکت لەمە هەروەکو ئەمە بۆ دەرچێ چی لە وەزعەکە گۆڕی ئەبێ ئەو پەرلەمانەیش 4 ساڵی کە لە تەمەنی ئەم میلەتە بڕوە هەردا بنیشێ بە دیار ئەو حکومەتەوە کەی حکومەت خۆی چی بە باش زانی بۆ خۆی بیکە میلەتی شەقی خۆیەتی ئەوە ئێمە 4 ساڵمان تەواو کردیان چاکسازی لە خەرج باشە ئەی حکومەت تا ئێستا بۆ نای پرۆژێک دەی چاکسازی لە داهات باشە تۆڵی لە خاڵی سنووری دزیە تۆڵی نازانم لە ناو خۆ دزی هەیە تۆڵی نازانم لە نەو دزیە تۆڵی نازانم لە گەڵبەقدا دزی هەیە ئێ باشە وەرە پرۆژەیەکی بۆ دابنێ چۆن ڕێگری لە دزیەکان بکرێ باشە تۆ خۆ هەرەوە نییە بڵێ هەیە میلەتی شەموویە زانێ ئەمووی هەیە ئەی تۆ بۆچی حکومەتی تۆیان بۆچیە ناو کردویان بۆ حکومەت بۆی کێشەکانی خەڵک چارە سەرکەی بۆ ئەوەیان نەهێناوی تۆیش وەکو خەڵک بڵێ دزی هەیە تۆیش وەکو خەڵک بڵێ وەڵا موچەنیە خەڵکی شەزانێ موچەنیە خۆ پێویست ناگات تۆ پێی بڵێ باشە یعنی موچە سەرەتایەترین مافە تۆ نایدەی بە خەڵک بە خۆتی ڕابینی بەس خەڵک ڕەخنەت لێ بگرێ یان بۆ نمونە خەڵک بڵێ غەدرەکە بە خۆتی ڕەوانە بینی ئەمە کارێکی هەڵەیە من بە هیوام بە هەموو لایەک بتوانین خزمەتێک بەم خەڵکەستەم ڕاکرێ بۆ حاڵە نا بەم بیرکردنەوەی ئێستا دڵنیابە چی بەسەر هەرێم دێکە زۆر لەڵێن قوارێ و چۆنە زۆر قوارە یەک شو پێ بڵێم یعنی ئەمە تۆ هەرەوە نییە بڵێ چارە سەرێم بابەتانە ناکرێ ئەم وەزعە زۆر وا بڕوە زۆنی سەوز ئەملا مەجبورە حکومەتی خۆی ڕاگەیەنێ یعنی ئەم کێشەیە زۆر توول کێشە زۆنی تۆ من هەر هیچم نەیتە لەسەر خۆم بشیم تۆم بۆچی بووکەم بە برا گەورە بووکەم بە سەرۆک باشە لەسەر ئەو داهاتەی خۆم هەیە خۆمە بەم بەڕێوە ئێمە زانین لە نەوەتەکانان نەنەوتمانە فرۆشنە هیچ شتێکیش باش بەڵام خەڵکە ژیا بەچی خەڵک بەوەی کە ئیزانی هەمومان وەکو یەکەژین خەڵکە ژیا بەوەی کە ئەو خەڵکانەی کە لە دەرەوە بوون هاوکارێکی باشی ئەو خەڵکانە بوون کە لە ناوەوە لەوێ ئیشانە کرد و پارەیان بۆ ئێرە ناردەوە باشە یعنی هەست ناکەی لە ناوەند لە هەولێر مەسەل لە حکومەتەوە پاڵ پەیوەندانەکەی بۆی ئێرە ئەو دوو ئیدارەیان ئەمە شاردنەوەی ناوێ شاردنەوەی ناوێ ئێستا ئێمە وتمان با لە عێراق ژیابینەوە عێراق رازی نەبوو وانە ئێ باشە عێراق ئەگەر ئێستا بیەوێ ئێمە جیا کاتەوە بۆ بە ئاشکراناڵێ بڵێ وەرنە سەر مێزی دانوستان ئەگەر پارتی دیموکراتی کوردستان پێی وایە ئێمە باشترە ئیدارەی هەرێمی کوردستان بە دوو ئیدارەی بدەین پێویست بەوە ناکا میلەت بخڵەتێنین بێنە سەر گفتوگۆ تۆ بڕۆ ئیداری خۆ بدە هەرچەنێ ئێستا شوایە ئێستا ئیدارەی ئەملا لەسەر ئەملایە ئیدارەی ئەولاش لەسەر ئەولایە تەنها هێ ناوانە پەرلەمانێکمان داناوە بۆ ئەوەی کە ئێمە بە دنیای بڵێن ئێمە پرۆسەیەکی دیموکراسین و ئێمە هەرێمێکی دیموکراسین و خاوەنی پەرلەمانین ئێمە توانین پەرلەمانەکەمان هەبێ هەر پەرلەمانی حکومەتی هەرێمی کوردستان بێ بەڵام ئەتوانین دوو ئیدارە بین لە ئەزمموی ئەنجومەنە خۆجیەکان وەک وەڵێم ئەنجومەنە خۆجیەکانی بەریتانی ئەوان کارەکانی خۆیان هەر هەموویەکەن بە بێگەڕانەوە بە وەزارەتیش بەڵام ئەوەی لە یاسا لا نادەن باشە ئێمەش با ئەو ئەزممونە لێرەوالێ بکەیت بەڵام ئەوەیە ئایا تۆ کە دێی ئەو ئەزممونەوالەکەی بەچی بەوەی کە خۆت ئەتەوێ یان بە تێگەیشتێکی عاقڵانە دواسەرنجی کاک باڵام بۆ من دواسەرنجمەوەیە من لێرەوە ئەمەوێ زۆر سوپاسی هەواڵانی نوێنەرایەتی حکومەتی هەرێمی کوردستان لە لەندەن بکەم بەڕاستی خەڵکانێکی چالاک بە تایبەتی کاروانی شەید جەمال تاهیر کەسانێکی چالاکن کەسانێکی شکەرن غەمخۆری ڕەوەندی کوردین لەو وڵاتە و کارەکانی خۆیان بە دڵسۆزانە جێبەجێکەن و بەبێ گوێدانە ئەوەی کە کەسەکان سەر بە چ لایەنێک بن هەر کەسێک کە ڕێیەکوێتە لایەن کار ئاسانێکی باشی بۆکەن هاوکارێکی زۆر باشیانن و ئەو وەفدانەشی لە هەرێمی کوردستانەوە ڕۆن ئەوان پاڵپشتێکی باشیانن ئەوان ڕێپیشاندەریانن
ئەمەوێ بڵێم لێرە لەم سەفەری ئێمە زۆر بە ئێمەوەمانوو بوون زۆر دەستیان خۆش بێ وە سوپاسی ڕەوەندی کوردیش لە بەریتانیاکەم بەوانەی کە بە تەلەفۆن پەیوەندیان پێوە کردوین بەوانەی کە هاتوون سەردانیان کردوین و بەوانەشی کە لە ڕێگەی خەڵکیکەوە ئەو بارودۆخەیان بە شتێکی ناشرین زانیوە و بەوەیان زانیوە ئەمە نە پەرلەمانتاری پێ ناشرین نەبێ نە حیزبێکی پێ ناشرین نەبێ بەڵکو ئەمە نەتەوەیەک ناشرین ئەکا و ئەڵێن ئەمە کوردەکان ئەوە حاڵیانە بۆیە بەو شێوە و داوا لە هەموو گەنجانی شەکەم باشە با خەڵک نەیان کا بە قادرمە و خۆی پیانە سەر بکەوێ باشە وڵا وەکو ئاماژەم پێدا لەندەن شارێکی زۆر دەوڵەمەندە جێگەی کار و کەسابەتەوە لە ڕووی تەربیەشەوە یعنی ئەتوانم بڵێم زۆر لە پێشە هەموو کەسێک لە بوارەکەی خۆیان ئەتوانێت لەوێ جێگەی خۆی بکاتەوە پێویست بەوە ناکە هەموو کەسێک ئازادێکی هەڵەبژێرێ بەڵام کەس پێویست بەوە ناکە ببێ بە کۆیلەی هیچ لایەنێک باشە یعنی ئەو گەنجانە بیر لەوە بکەنەوە کە خۆیان بە دەستی خۆیان ناشرین نەکەن بۆ شتێکی کاتی نەخۆیان و نەتەوەکەیان ناشرین نەکەن سواز بۆ ئێوەش سپاس بۆ بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندای فراکسیۆنیشتی لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئێوەش وارووا سپاس بۆ بەڕێز یاسین خضر کە لەولێرەوە لە بەشێکی بەرنامەکە لەگەڵمان بوو بینەرانی خۆشەویست پانۆڕامامان پێشکەشکردن ئێوەش بەخوای گەورە سپێری نەمانەتی خوا